کە باز لە شێوازی نووسن ئەەکەین، یعنی ئێمە هەموو تاکەکان ڕۆژانە چەند کاژمێرێکمان پێویستە لەو 24 کاژمێری کە هەمانە بە تایبەتی لەشەوە کە بتوانین ئێمە پشوێک وەربگرین و 7 ساعت بۆ 8 ساعت بتوانین ئێمە بخەوین. بەڵام ئایا چۆن ئەخەوین و نووسن چییە؟ ئەمە پرسیارەکەمانە. ئەم پشودانە بە خۆمان تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەندامەکانی جەستەمان جارێکی تر پشوو بۆ خۆی وەربگرێت و ئامادە بێ بۆ چالاکی ڕۆژی داهاتووتر. لە نێوەندیشیانە ئێمە با باسێکی ئێسکەکانمان بکەین، باسێکی جومگەکانمان بکەین، باسی فقراتمان بکەین. ئەمانە تا چەند پێویستی بەوەیە کە شێوازێکی تەندروست مامەڵی لەگەڵا بکەین. ئێمە هۆشیاریمان هەیە لەسەرەوە. ئەمانە و چەندین پرسیاری تر بتوانین ئەمڕۆ زیاتر سوود بە ئێوەی عزیز و خۆشەویست بگەێنین و بێگومانیش لە پیجی کورسات ئەتوانن بەر شێوەیەکی ڕاستەوخۆ بینەری ئەم پرۆگرامە بن. هەر پرسیارێکتان هەبوو بۆ ئێمە بنێرن بە نامەیەک، ئێمەش ئاراستی پزیشکە بەڕێزەکەمان دەکەین کە لێرە ئامادەیە بۆی کە وەڵامێکی دروستان باتەوە. ئەو پزیشکە بەڕێزش کەلامانە بەڕێز دکتۆر عومەر حەمەکەریم، پسپۆری جومگە و بڕبڕی پشت و ڕۆماتیزم کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای مەمیانە. دکتۆر سڵاو لێ بێ بەیانی باش. سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێت. دکتۆر من حەزەکەم سەرەتا با پێناسەیەکی نووسن بکەین. چییە؟ بەڵێ، نووسن بریتیە لەو باری کە مرۆڤ لە شەوا بە زۆری تایە پشوویەکەدا، یعنی ئەم بارش پێویستی بەوەیە بەڕاستی لە جەبێکی تەندروست هابێ بۆی ئەو ئەندامانەی لەش بە تایبەتی ماسوولکەکان و مێشک بکەوێتە حاڵەتی پشودانەوە. چونکە بەڕاستی ئەگەر بێت و ئێمە طبعاً کۆمەڵی هۆرمۆنات دەورە بینن لە پرۆسەی بڵین خەوا، ئیکێلەوانە میلاتۆنینە، ئەما بێتەوەی خاوکردنەوەی ماسوولکەکان، چونکە ئەگەر بێت و ماسوولکەکان خاو نەبنەوە ئینسان باری خەوتنەکەشی ئەگەر بێت و بڵین بنوێ نووسنێکی تەندروست نییە کە چۆنەڵی هەڵەسی هەست بە هیلاکیەکە لەبەر وەک لەوەی کە هەست بە ئیسراحەتکە. بۆیە بەڕاستی خەو یەکێکە لەو بارانی کە زۆر زەرورە بۆ مرۆڤ، بە تایبەتی لە بەتەمەنەکانە بڵین لە دوای تەمەنی 40 ساڵیەوە لە دەوە تاوەکو حوت بۆ هەشتی بەیانی بنوێت زۆر باشە، لە 7 ساعات کەمتر باش دی ئینسان بنوێ. بۆچی باشە نووسن؟ بۆ حاڵەتی دەرونی، بۆ حاڵەتی جەستەی، تەنانەت توێژنەوە گەورەکان، یعنی وان سەلماندووە کە مرۆڤ ئەگەر بێت و خەوێکی تەندروست نەخەوێ، کاریگەری هەیە بۆ سەر نەخۆشیەکانی دڵ، بۆ سەر نەخۆشیەکانی بۆ نمونە شەکرە، زەخت، بۆ حاڵەتی دەرونی. ئەمانە هەمووی بەڕاستی پێویستە پێوەی. زۆر باشە کاتێککە نووسن ئەوەنە گرنگە بۆ مرۆڤ، ئەبێ شێوازێکی تەندروستیشی هەبێت. ئەو شێوازە تەندروستە چێ لەوەی کە پێویستە کەسێک ڕەچاوی بکات لە کاتێکا کە ئەخەوێت؟ بەڵێ، ئێمە وەکو باری نووسن بە 3 شێوە مرۆڤ ئەتوانێ بنوێ، لەسەر لەسەر دەم، لەسەر پشت. تەندروستی تدرینیان، یعنی بڵین ئەوەی کە بەڕاستی زۆر تەندروستە لەسەر لا بنوێت. بۆ لەبەروی ئێمە بڕبڕەکانی پشتمانەیە، بڕبڕەکانی پشت ئەبێ بە شێوەیەک بێ لە ئاستێکی ئاسۆیی تەواوا بێت، ینی لار نەبێت. لای ڕاستیان چەپ باش، لای ڕاست باشترە. بۆ لەبەرەوەی دڵ کەوتۆتە لای چەپەوە کە مرۆڤ ئەکەوێ بەسەر لای ڕاستە، ئەم لەباری ئیسراحەتەیە، پستانی ناچێتە سەر، بۆ ئەوە زۆر باشە. و هەروە بێتەوە گەدە و ئەمانە ئەبێت زەختی نەکچێتە سەر، بۆی کردداری هەرسمان زۆر باش بێت. باشە. شێوازی نووسنەکەی کە پەیوەندیش پرسیاری کرد، ئەبێت جێگەکەمان چۆن بێت، سەرینەکەمان چۆن بێت، و کە لەسەر ئەو لایە خەوین ئەبێت چۆن پشوو بە جەستەمان بین. بەڵێ، باشترین بار ئەوەیە ئینسا مرۆڤ لەسەر لای ڕاست بێ، و هەروە سەرینێکەکە بکرێ یان بەتانیەک بکاتە بینی ئەژنۆکانیەوە، و دەستیشی بڵین بەم شێوەیە لەسەر بەلەژێر سەریا بێت. بۆ لەبەرەوەی پستان لەسەر بڕبڕەکانی پشت و قاچ و ئەژنۆکەمە بێتەوە زۆر نەخۆشمانێ، بەڕاستی کە ئەڵێ لەسەر لانوم ئەژنۆکان مەکەوێتە سەر یەک ئازاری هەیە، بە تایبەتی ئەگەر بێت و سەوفانی ئەژنۆکانی. دکتۆرە ما توانین لە مناڵیەوە ڕابێهێنرێت ئەم شێوازی، چکە زۆر جارێسا مناڵمان بینیوە زۆر ساوایە بە دەماخێ یاخود ئەخەوێ قاچی بۆ شوێنێکە ڕوات تل ئەیات، ئەمانە توانێت یعنی بە شێوازێک مامەڵی لەگەڵا بکەی بۆ شێوازە بیخوێنی کە گەورەش بوو هەر ئاوا بخەوێت؟ ڕاهاتنە بەگەر بێت و لە مناڵیەوە بەڕاستی
ئەگەر ڕای بینی لەسەری زۆر گرنگە و هەموو شتێکیش بەڕاستی بۆ مرۆڤ یعنی ئەتوانێت یعنی خۆی وا لە خۆی کا فێر بێت بەس چەند ڕۆژێکی زەحمەتە 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژی زەحمەتە وردە فێرە بێ طبعاً ئەو شوێنی کە تیانوێت تا بێدەنگ بێ باشترە تاوەکو نەرم بێ باشترە دۆشەکەت نەرم بێ نەڕق بێ چونکە بەڕاستی زۆرترین پرسیار ئێمە لێمانەکرێ ئەمەیە یعنی بۆ نەخۆشیەکانی ئینزیلاق کە ئێمە زۆریان بینین نەخۆشەکە ئەڵێ لەسەر جێگای نەرم بخەوم یا ڕق بخەوم یا چۆن بێ فێرم یعنی نەرم بێ زۆر نەڕق بێ و خراپترین شتیش بەڕاستی لێرەیە یعنی دۆشەکی ئیسفنجە ئەو دۆشەکەی ئیسفنجەی کە زۆر جاران بەکارهێنرا بەڕاستی ئێستا کەم کەس لەسەر ئەوە ئەنوێت دۆشەکی فۆم مێمۆری هەیە بڵین وەکو ئیسفنج وایە بەس ئەو چۆنە زۆر بە نەرمیدا بڵین چۆنەڵی زۆر نەرمە یعنی زۆر دۆشەکێکی باشن ئەوانە و بۆ سەرینەکە شەر بە هەمان شێوە فۆم مێمەری هەیە زۆر باشی شاتوە دکتۆر ینی هەم لە دۆشەک هەم لە سەرین ینی من بەڕاستی گرفتێکی گەور لە خۆم بۆ دەست پێ بکەم گرفتێکی گەورەی سەرینم هەبوو بۆ زۆر بەیانی کاڵە سام ئەم ماسوولکانم گرژە بوو ینی هاوڕم بۆ نادەوە ساسا سەرونی تەندروستی کە پێڵەن سەرینی تۆپی هاتووە توانین زۆر سوودی لێ بینین ئەمانە هەمووی پێویستە ڕۆژانە ئێمە یان زۆر کەس بە ئەم پرسیارەی هاوڵاتیان لە باو بەکارێنێ ئەوانەی کە بە تایبەتی گرفتی پشتیان هەیە ئەمە سوودی هەیە بۆ کەسانە بەتەکیید هەتا سەرینەکەی تەندروستتر بێ زۆر باشترە پرێستێکی باشەکە لە شەوە زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین ئەو شوێنەی کە بە ئاماژت پێکرێ بێ شوێنەکەشمان گونجاو بێ بۆ خەوتن بدانانی پارچەیەک میوزیکە زۆربەی دایکەکان بۆ مناڵەکان فێر کردووە میوزیکێکی هادئ بۆ مناڵەکانیان ئەخەنە سەر لە کاتی خەوتنە ئەمە تا چەند بەسوود دەبووی کە لە گەورەی شاوردەوردەوای لێ ببێ ئەو میوزیکە خەوی لێ ناکەوێت عفو پرسیارەکەم دانانی گوێرەگرتن لە میوزیکێ بوو لە کاتی خەوتنە پارچە میوزیکێکی هادئ کە زۆربەی دایکەکان ئێستا بۆ مناڵەکان ڕەچاوی ئەکەن بەڵامەوە لەوانەیە وردەوردەوای لێ بێت لە کاتی گەورەیشە ئەگەر ئەو میوزیکە نەخاتە سەری لە ژوورەکە خەوی لێ نەکەوێت ئەوی شەر ڕاهاتنە تا ڕادەیەک میوزیکی هادئ بۆ ئەو مناڵانە خراپ نییە بەس یعنی بەڕاستی ئەو مێشک ئەکەوێتە حاڵەتێکەوە بەڕاستی ئەبێت کەمترین دەنگ کەمترین تاریکی زۆر باشە بەڕاستی سا زۆر کەسەیە یعنی ئەو ژووری کە تیانوێت گوڵۆپێکەڵەکە زۆر خراپە بەڕاستی زۆر خراپە ئەو تیشکە وزەیە ئەو وزەیە لە ناو مێشکایەت و ئەچێ هەندێکی ئەڵە بە هیچ جۆرە من ئەگە ژوورەکە زۆر تاریک بێ خەوم لێ ناکەم خۆ مێسەیەکێکم ناوانێت نابێت زۆر ڕاهاتن ئەگەر لەسەری ڕابی زۆر باشترە زۆر باش زۆر کەسیشمانەیە کە باین لە خەو هەڵەستێ ئەڵێ هەستەکەم لایەکەم سڕ بۆ لایەکەم تەشەنوجی کردووە ئەم هۆکاری سڕبوونە ئەم هۆکاری تەشەنوشکردنە چێکە لە بەیانیانە هەڵەستێ هەست بە ئازارێکی زۆرەکە بە تایبەتی زۆر تێبینیمان کردبێت لە قۆڵە ئەوە بەڵێ ڕاستە یعنی ئەمە حاڵەتی نەخۆشی زیاتر دروستە بێت یەکێ لەوانە بریتە لە سەوەفانی مل یا جیرانی دەماری ناوەڕاستەی دەست لەم حاڵەتانە ئافرەتی دووگیانی ئەو کەسانی بۆ نمونە ئیشی دەست زۆرەکەن چەکش و نووسین و ئەو ئیشانە ئیشی دەسنە ئەو خانمانە ئیشی دەسەکەن ئەوانە زۆر تووشیانە بێت ئەو پرسیاری کە بەڕێزە سڕبوونی دەستیش بەتەنیا هۆکاری چییە؟ سڕبوونی دەکەوێتە ژێر خۆمانەوە کا خەوین یاخو زۆر جار تۆ ئاگاو لێ نیە خەوتوی لە پڕ خەبەرتە بێت دەست ڕقڕق بووە بەڵێ ئەمە حاڵەتی سروشتیکە و حاڵەتی نەخۆشیشەکە حاڵەتی سروشتی بۆ نەکەسەکە وەکو جەنابە فەرمووت خەسێتە ژێر بڵێن دەسێەوە یا کەسەکە جاروهەیە کەسەکە کێشی لەشی زۆرە هەڵەوە ئەو کەسانە عادەتەن سەڕبوونی دەستیانەیە کەسەکە لەباری نەخۆشیشە هەمانە وەکو کەسانی کە نەخۆشی شەکریانەیە ئەو کەسانی کە غودەکانیان تەماڵن ئەو کەسانی کە بڵین نەخۆشیەکانی ڕۆماتیزمیانەیە ئەمانە سەڕبوونی دەستیان بۆ باشە دکتۆر زۆر جار زۆربەی هاوڵاتیڵێت پەیوەندی بە وەرزەوە هەیە یاخو پەیوەندی بەچیۆ هەیە دایم زۆر کەسەیە ئەڵێ لە بەدەر لە حەو کاژمێرەکە لەوانێت 4-5 زیادش خەوتە بێتم بەڵام هەر شەکەتیەکەم پێوە دیارە ئەم شەکەتیە تۆ بۆچی کارڕێت بەڕاستی یانێرە لە توێ لە جێگای بینی بەڕاستی زۆر نووسنی زۆری شەر باش نییە چونکە بەڕاستی ماسوولکەکان پێویستیان بە وەرزشە یعنی ئەو ماسوولکەیە ئەوەنە تەمەڵ بوو تۆ یعنی بەڕاستی بۆ نمونە زۆر لە جێگامایەوە لەواسی ئەو ماسوولکانە وردە بەرە و چۆنەڵی لاوازی بڕە هەر ئەمەش بە پێچەوانەوە ئازار دروستەکە بێهێزی دروستەکات یعنی چۆنەڵی باش نییەوە زۆر باش ئاڵوگۆڕکردنی شەو و ڕۆژ زۆر کەسمان هەیە ئێستا وای لێ هاتووە بە شەو ناخەوێتە تا بەیانی دانیشتووە
بەیانی ئەخەوێ هەتا ئێوارانی سەوای لێ هاتووە لەوەی کە بە شەو بە خەبەرەوە بە ڕۆژ نووسووە بەڵێ ڕاستە ئەمە کاریگەریە لەوەی کە ئێمە بڵێن ئەبێ کاتێکی گونجاو هەبێت بۆ شەوان ئەبێت بخەوین و ئەو خەوەی کە بە ڕۆژ بکەین جێگرەوەی خەوی شەو نابێت پرسیارەکەت زۆر جوانە بەڕاستی ئێمە وەکو کوردەواری ئەڵێ ڕۆژ بۆ ئیشە و شەو بۆ خەوە ئێمەش بەڕاستی ئەو شتە وەکو باسم کرد لە سەرەتایی بەرنامەکەەوە ئێمە نووسن هەروە دروست نابێت ئەبێ کەسەکە بچێتە بارێکی دەروون تەندروستەوە ینی ئیسراحەت کە هۆرمۆنێکمانەیە پێوتە هۆرمۆنی میلاتۆنین ئەم هۆرمۆنە لە مێشکەوەیەتە دەرەوە گلاندێ دروستیەکات گلاندێ ئێڕێژێنێ ئەمە بە تایبەتی لە هەشتی شەوی یا نوۆی شەو یا دەی شەوە ڕێژرێ هەتاوەکو نیوەی شەو تواتر وردە چۆنەڵی کەمترە بێتەوە یعنی ئەگەر کەسەکە بە ڕۆژ بنوێت بە شەو نەنوێ ئەم هۆرمۆنە کەمترین دەردراوی هەیە ئەو کەسە ئەگەر بژنوێ ڕۆژەکە یعنی بەڕاستی ئەگەر هەمووی بنوێ هەست بە چۆنەڵی ئیسراحەت ناکە هەست ناچێتە بارێکی تەندروستی زۆر باشەوە دایما هەست بە شەکەتی و ماندوێتی و هیلاکیەکە بەڕاستی ئەمە بێ ڕاستکرێتەوە خەوی ڕۆژ جێگرەوەی خەوی شەو نییە باشە شێوازی ئەوەی کە ئەگەر بە تەندروستیش خەوتین ئەوەی کە بە ڕێزی ئاماژە پێ لە دوای هەستانمان ئێمە ڕاهاتین کردومانە بەخوو بۆ خۆمان هەڵەسی ڕاستەوخۆ ملیە تەقێنێ مامەڵێ لەگەڵ شانیە کاوەکو پەیوەند دوتی ئەڵێم لایەن سەر بۆ یاخود پشتیە تەقێنێ یاخود ئەگەر خۆشی نەتوانێت بە کەسێک لە خێزانەکە یان کەسێک دەڵێ پشتم بۆ بتەقێنە بەڕێستان وەکو پزیشکێت ڕێنماییتان چێ بۆم بەڕاستی وەکو تەقانی مل بە هیچ شێوەیەک بەڕاستی یعنی باش نییە پشتیش ئینسانە لە خۆیەوە یعنی مرۆڤ ملی خۆی بتەقێنەیە پشتی چووکە زۆر جار ئێمە بەڕاستی ئەومان بینیوە لە یەک مل تەقانیەکەوە کەسەکە ملی تەقان و تووشی ئینزیلاقی فەقەرات بۆ تووشی عملیات بووە یا بۆ پشتیش بۆیە نابێ ینی لە خۆڕا یعنی ئینسان مل بتەقێنەیە پشت بتەقێنە باش نییە ئەگەر بوو بۆ بەخوو لەگەڵ خۆەکە تەرکەکرێ بەس کاتێوێت ڕاهاتوین ئەم دەستانەمان ڕۆژانە ئێمە ئەم هەموو کاری پێەکەین ئەم هەموو ئیشەی پێەکەین هەمیش هەمووی جمگە و وێسقان ئەو ماسوولکەیە ڕاهاتوینە خیاڵمان بڕای پەنجەمانە تەقێنین ئەمە تەندروستە وەکو تەقانی پەنجەکان شتێکی وانە بڵێ خراپە بەس نەکردنیشی باشترە چونکە هەنیە تێژنەوەی کەم هەن فقعات دروستەکە یعنی دڵۆب هەوا دروستەکە لەناو جوگەکانە ئەمیش ئەگەری توژبوونیان بە سەوفان زیاترەکە بەس وەکو خۆمان وەکو تەجروبەی خۆمان وەکو دکتۆری خۆمان شتێکی وامان نەبینیوەکە زۆر تەئسیری هەبێەوە کاریگەریکی وای نیە زۆر باش جا هەنێک کەسمانەیە کاتێک کە ئەچێتە ناو جێگای نووسناکە جاری واڵە من بە سەعاتێ بە 2 سەعات خەوم لێ ناکەوێت هەنێک کەسمانێت تا مەشغوڵ نەبێت بە مۆبایلەکەیەوە بە سۆشیال میدیاوە خەوی لێ ناکەوێت بەڵام ئەمە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر خەوەکەی ئەو خەوەی لە دوای بەکارهێنانی سۆشیال میدیاوە لە دوای سێکردنی ئەم هەموو هەواڵە ناخۆش ئەم هەموو خەبەرە ناخۆشە کە ئەیبینێت خەوێکی تەندروستە خەوێ لە دوای ئەوە ئێمە هەر بە تایبەتی مۆبایل کۆمەڵی تیشکی شین و تیشکی سوور و کۆمەڵی تیشکی تر بەڕاستی کە دەرەچێ بە تایبەتی پێش نووسن جارێ پێشە مشتێ ئەبێ مرۆڤ سەعاتی پێش نووسن زۆربەی سۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و تەنانەت دەنگیش یان خەبەری ناخۆش یان بیرکردنەوە لە شتی ناخۆش ئەبێ ئەمانە بەڕاستی بتوانێت مرۆڤ ئەمانی خۆی لێ بە دوور بکات زۆر باشە بچێتە حاڵەتێکی تەندروست یان تەندروست ئاساوە یعنی زۆر خۆی لەوانە بە دوور بگرێت چونکە بەڕاستی وەکوتم ئەوە تەسیری تاسیە 4 سەعات هەر کەرسەکە نووسووە ئەو تیشکانە لە ناو مێشکە هێن تۆ ئەچن بەڕاستی وە ئەکا کەسەکە لە ڕۆژە هیلاک بێت لە ڕۆژە بێمیزاج بێت لە ڕۆژە یعنی هەڵچوونی دەرونی هەبێت ئەمانە هەموویمان ئێمە بینیوە ئەشی بینی ڕۆژانە دکتۆر زۆر کەسەیە هەر خۆی وا ڕاهاتووە لەسەر کورسیە خەوێت یعنی لە خۆم حەزەکەم وا بخەوم زۆر کەسەیە هەر لە ژووری میوانەکە لەسەر قەنەفەیەکە خێ لەوانەیە قەنەفەکە چەندین شێوازی جیاوازیە بێ و گرفتە بۆ ئایا ئەمانە خەوتنێکی تەندروستە ئەوانە زۆر جار بەڕاستی تەشەنوجات دروستەکەن وەرگەڕانی دەماری پشت مل دروستەکەن باش نییە ینی ئەبێ شوێنێکی ڕێک بێت بۆی کە بتوانێت چونکە کە ئینسان لەسەر بڵین لەسەر قەنەفەیەک نووست یعنی بە تایبەتی ئەگەر بەم شێوەیە ئەو کاتە هەرچی زەختی گیانی یاکەوێتە سەر پشتی باشە ئەنج بچینە سەر ئەوەی کە کەسی لاوازمانەیە زۆر زعیفە کەسیشمان هەیە کێشی زۆر ڕاستە ئەم دوو شێوازە بێ هەردووشیان بە شێوازێ مامەڵ لەگەڵ جونگە و ئیسکەکانیان بکەن کە زیانی نەبێت بایمە لە قەڵەوەکانەوە دەست پێ بکەین ئەوانە بێت چۆن مامەڵ لەگەڵ کەسی کێش زۆر بەڕاستی ئەگەری توشبوونیان بە نەخۆشیەکانی سەوەفان فەقەرات
بەتایبەتی فەقەراتی پشت و پشت ملکەمتر ئەمانە زۆر تووشیانە بۆ پستانەکەوێتە سەر بڕبڕەکانی پشوتە دیسکی بینی فەقەرەکانیان تەسکە بێتەوە هەر ئەو کێش زۆریش پستان لەسەر دەمارەکانی پشتی زیاکە ئەگەری توژبوونیان بە تەسکبوونەوەی دەماری پشتیان و فەقەراتی پشت زیاکات لەسەر ئەژنۆکانیان بەڵێ بۆ سەوافانی ئەژنۆکانیشیان بە هەمان شێوە کەسی کێش زۆر ئەگەری توژبوونیان بە نەخۆشەکانی ساوفان زیاکە ئەی کەسی لاواز هەبینی کە کێشێکی کەمی هەیە بەڵام ئیتربێ زۆر ئاگای لەوە بێت دەستی بەرکەوتنی خراپی نەبێت کەسی لاواز کەمتر بەس بێهێزی ماسوولکەکانی وای لێکە کەسەکە ئازاری جوگەکانی بۆ دروستکە جاوم پێم خۆشێکێک لەو کۆمنتانە بخوێنمەوە کە هاتووە ئەڵێ من بۆ خۆ زۆر خراپم بە دەنگێکی بچووک خەبەرم ئەبێتەوە درەنگ خۆم لێ ئەکەوێت کە خەبەریشم بێتەوە یان خۆم لێ ناکەوێتەوە یان درەنگ خۆم لێ ئەکەوێتەوە ئەوە لەواچێ پەیوەندی بە حاڵەتی دەرونیوە یا حاڵەتی کەسەکە لەواچێ ئێمە ئەومان بیر نەچێتەکە کۆمەڵە خواردنی شەیە هەرچەندم پرسیاری ئەوە کەم زانم خواردن تا چەند کاریگەری لەسەر کۆمەڵی خواردنەیە بەڕاستی زۆر تەسیری هەیە خەوتن لە ڕۆژە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەمە یەکێکە لەوانی کاریگەری هەیە بۆ سەر خەوی شەو یەکێتە لەوانە خواردنی کافین وەکو بڵین زۆر خواردنی قاوە چا یعنی کەسەیە بۆمان باسەکە یعنی بەڕاستی چوار پێنج کوب شیرە چا خواتەوە ئەمە زۆر زۆر تەسیریە خواردنی کۆمەڵی خواردنی تر بەڕاستی خواردنی مادە قوتوویەکان یعنی ئەوانش کاریگەری هەیە بۆ سەر خەوی مرۆڤ باشە زۆر کەسێ دکتۆر حەب بەکارێنێت دەرمان بەکارێنێ بۆی بخەوێت و زۆر جار وای لات و ئالوودە بۆ پێوەی یعنی گەرەوە نەخوات ناتوانێت بخەوێت جۆری دروستە بەڵێ جۆری حەپەکان دەورە بین ئەگەر حەپەکانی بۆ نمونە وەکو ڤالیۆم و تراماڵ و ئەمانە زۆر زۆر تەسیری خراپی هەیە بەعکسەوە ئەبێتە شۆنەڵی تەسیراتی جانبی هەیە تەسیراتی لاوەکی هەیە باژوانەی خوا بەس مادەی میلۆتۆنین یان ئەوانی کە ماسوولکەکان خاوەکەن وەکو نۆرجیسیکانە جیسیک ئەم بابەتانە ئەوانە تا ڕادەیە خراپ نین ئەگەر بۆ بێتەوە بۆ مانگی ماونیەک بەکاری بێنە کێشەی ئەمە بۆ کەسی ئاسایی ئەی بۆ مناڵ زۆر جار دایکەکە شروع بیاتی بۆ مناڵ بەڕاستی تا بکرێت بە دوور بگرێت چونکە بەڕاستی خراپە باش نییە ئەکرێ بڵێن ئەگەر لە مناڵیش هەستی پێنەکەلانێ زۆر مناڵمانە بێ کێشەی خەوی هەبێت لەستا کۆمەڵە قەترێکێک کە دایکەکان بەکاری ئەهێنن ئەگەر لە مناڵیش زیانی نەبێت دوایی لە گەورەی یاوردە زیان لەسەر مناڵەکە چی ئەهێڵێت تا ڕادەیەک بۆ سەر ماسوولکە و مێشک و ئەم بابەتانی باشە بینە سەر ئەوەی کە ئایا چی ئەبێتە هۆی تێگانی بڕبڕەکانمان یان ئازاری پشتمان یاخود جومکەکانمان یاخود داخورانی جومکەکانمان ئێمە بە تۆزێ جیاسیگە من لەمایانەوە دەست پێکەم با لە خانمەی دووجانەوە دەست پێ بکەین لەوەی کاچێتە پرۆسی دووجانیەوە ئەم کەسە پێوە دوو کەس کێشی زیاکات دانیشتنی ئەم خانمە سوودبەخشەوەک لەوەی کە ئەم خانمە بچێ مەلە بکات جوڵەیەکی تەندروستیە بێت پێڵایشی تەندروست لە پێ بکە ڕێنمایی تۆ چییە بۆ تەبەن خانمی دووگیان لەبەر ئەوەی بەڕاستی خۆی مەسەلەی پشت ئێمە باسی زیاتر خانمی دووگیان تووشی مشکلی پشتە بۆ ئەوەی ئەم حاڵەتیان توش نبێ یەکەم شت ئەبێ بزانێت چۆنە نوێت بەڕاستی شێوازی نووسنەکە وەکوتم لەسەر لا بنوێت بەلای ڕاستە بنوێت سەرینە بخاتە نێوان هەردوو ئەژنۆکەیەوە و ئەگەر بکرێ ڕۆژانە ئەوە نیو سەعات بۆ 3 چارەک لەسەر بنوێت سەرینە بخاتە ژێر هەردوو ئەژنۆکەیەوە ئەمەش زۆر زۆر باشە ینی قاچی بەرزتر بێت بەڵێ قاچی بەرزتر بە یەک تۆزێ بە گۆشەی تقریبان 45 بەم شێوەیە لەژێر هەردوو ئەژنۆکەیە بێ وەزائیدەن بەڕاستی کردنی مەلە زۆر زۆر باشە کۆمەڵی وەرزشەیە تایبەتە بە خانمی دووکانەوە لە کاتی بڵین دووژانیا بێ بیکار ئەوە بڵین لێرەیە ناکرێت ئێمە ئەبێ فێریکەین خۆمان فێریکەین و ڕۆشتن بە پێ زۆر زۆر باشە چونکە بەڕاستی لەگەڵ بەرەو پێشوونی سکەکەیە بڵین دووجانیەکەیە کۆمەڵی هۆرمۆناتمانەیە و هۆرمۆنی ڕیلاکسینە ئەو هۆرمۆنی ڕیلاکسینە جومگەکانی خاوەکنەوە ئەگەر کەسەکە وەرزش نەکە یا مەلە نەکە ئەگەری توژبوونی بە پژێشە زۆرە زۆر باشە تۆم پێم خۆشە پرسیارە بکەم وەکوی کە پسپۆرەکەت لە بای جمگە و بڕپڕی پشت و ڕۆماتیزمە منم پرسیارم لە چەندین پزیشکی پسپۆڕی دیکەش کردووە ئێمە ڕۆژانەیە بینین لە پیجە ئۆنلاینەکان لە سوشیال میدیا ڕێکلام بۆ چەندین دەرمانی گیایی ئەکرێ بۆ چەندین دەرمان ئەکرێ لەوەی کە ئەمە ئازاری ئەم جمگەیەکە مەکاتەوە بە تایبەتی ئازاری ئەژنۆکان ئازاری بڕپڕی پشت و فەقەرات و
ئەمانە تا چەند سوودی هەیە ئەمانە بەتەواوەتی وا ئەکالەوەی کە تۆ لەو ئازارە ڕزگارت بێت ئەمە چەندین لە ڕەکلامەکانە ئەبینەوەی کە هەندێک کەس ئاماژە بەواکەن دوای 2 مانگ 3 مانگ بەکارهێنانی من ئێستا هیچ ئازارێکم نەماوە ئەمە وەکو ئازار شکێنێکە لە ماوەیە کە ئازارەکەی نەماوە یان وەکو چارەسەر بەکارێت یان هەر هیچ سوودێکی نییە. ئێمە طبعاً وەکو پزیشک ئێمە بەڕاستی زانیاریکی تەواومان لەسەر دەرمانەکانی ئەو دەرمانانی کە لە فارماسیستەکانە دروستەکرێت لە فاکتریەکان لە کارگەکانە دروستەکرێت بەس ئەوەی کە بەڕێزە ئاماژەت پێکتە ئەمانە پێوەتێ کۆمپلیمنتەری مێدیسن بەڕاستی کۆمەڵی دەرمانەیە ئێمە ئەمە ئەم پرسیاری بەڕێزە فەرمووت یعنی زۆر شت هەڵەگرێت یەکێ لەوانە بەڕاستی بەداخەوە کۆمەڵێک دەرمان هەیە بەڕاستی ڕووکاری دەروەوەی دەرمانە یعنی شتێک نووسراوە بۆ نەنووسراوە مادی گلوکۆزامین بەڵام لەگەڵیا مادە ستیرۆیدەکانی تێکرێت کەشێشی لەشی زیاکە سوودی لێ بینێ بۆ وەقتیەک ینی نەخۆشەکە مرتاحە بێ بۆ فترێ بەس دوای کاریگەری زۆر سلبی دروستەکە لە زەر نەخۆشەکە بگرە زۆر خراپترە بێ یعنی فترێک ینی بەڕاستی کە ئەیخوا ئیسفادەی لێکە لەواچێ لە سۆشال میدیاوە لە کەناڵێکە بڵێ من ئەم دەرمانم کڕیوە لە فڵان شوێن زۆر ئیسفادەم لێکودا بەس لەگەڵ خواردنی بۆ ماوەی فترەیەک مانگی 2 مانگ 3 مانگ بە پێچەوانەوە کاریگێکی زۆر خراپیە زۆر گرنگە بەڕاستی کە ئەو دەرمانانە بەڕاستی لەلایەن کەسی پسپۆڕەوە لەلایەن پزیشکەوە بەکار بێت چونکە وەکوتم خراپە بێت یعنی دەرمانی ژەیە تا ڕادەی ئیسفادەی لێکرێ وەکو حەبەکانی وەکو گلوکۆزامین کۆندروستێن سۆڵفەیت فترێ ئەمیش کەسێ بۆ کەسێکی تر دەورە بینە کەسێک سەوەفانی دەرەجەیەکیە لەگە سەوەفانی دەرەجە 4 دەورە بینێت تەمەند دەورە بینێت بۆ نەکەسەکە ئەگەر شەکری هەبێ دەورە بینێ یعنی زۆر شت ئەمە شتێ نییە بڵێ بۆ نمونە کەسی ئەی سوودی لە فڵان دەرمان بینیوە کەسی بیش سوود لە ئەو دەرمانە بینێ زۆر هینی هەیە بەڕاستی تەسیراتی ڕێنمای پزیشک نابێ ئەمە لە خۆمانەوە هیچ دەرمانێک بەکاربهێنێت لەلایەن پزیشکی پسپۆڕەوە نەبێ نابێ ئەم دەرمانە بەکاربێت زۆر باشە دکتۆر بێنە سەر ئەوەی کە دەرمانە تەندروستیەکەی ئێوە کەیتە بڕیاری لێن لەسەری نەخۆش بەکاری بێنن بە تایبەتی دەرزی لیان ئایا ئێمە ئەمانوت ئەگەر کەسێک بچێتە بەتەمەنە بە ساڵات چووە جومگەکان و ئێسکەکان وەکو هەموو ئەندامەکانی تر بەرەو داخوران و لاوازیە ڕۆژ لەوانەیە ئەمە چەند چارەسەری چێ بێ بەڵام دکتۆر ئێسا گەنجمانەیە تووشی فەقەراتە بێ گەنجمانەیە تووشی ئینزیلاقە بێت ئەمانە هۆکارچێ لە پشتیەوە بۆ ماوەی کاریگەری هەیە بەتەئکید ئێمە بەڕاستی توشبوونی بە توشبوونی فەقەرات یعنی شەرتنی هەر پەیوەندی بە تەمەنەوە هەبێت کەسەکە مناڵمانەیە 12 ساڵە هەم بووە ئینزیلاقی فەقەراتی هەبووە کەسی وەرزشکار تووشێ بێت تەمەن دەوری هەیە وراس بڵین بۆ ماوەی دەوری هەیە هەنیە جار بەڕاستی ئەو بەستەرانی فەقەراتی پشت لیگامنتێکمانەیە پێوتە لیگامنتم فلەیڤەن ئەم لیگامنتە لە هەنێک کەسا شلە یعنی کەسمانەیە بە وراسی دایکی باوکی خوشکی برای بۆ نمونە عملیاتی فەقەرات کراوە بێ ئەوەی ئیشەکەی ئیشێکی قورسیش بێت کەسەکە بۆ جاروە لە دەستنوێژێکە لە بۆ نمونە لە کۆکینێکە لە پشمینێکە توش بووە ئەم کەسە خۆشەرت نییە ئیشێکی قورسی کرد بێت یا وەرزشکارێک بێت ئەمە وراسی دەوری هەیە یعنی بۆ نمونە میکانیکی فەقەرەکانی پشتی لاوازن لە کۆکەیەکەوە لە پژمەیەکەوە لە وەرزشێکەوە دەستی یاوەتە ئاسنێکە و توش بووە باسی دەرزیم کرد بەڵێ دەرزی ئەژنۆ چییە دکتۆر بۆ ئێمە بینەرانیش بزانین چی دەرزی ئەژنۆ ئێمە تەمان ئیشەکەمان ڕۆژانە بۆ چەند کەسێکەکەین ئەم دەرزیانە تەمان ئەبێ بزانی بۆ شیەکەی زۆر جار کەسەکە جومگەکەی ئاڵساوە ئیلتیابی هەیە ئەگەر بێت و بۆ نمونە ئیلتیاباتەکەی دەرنەکە ئەو ئیلتیاباتە وردە داخورانی ناو جومگەکەی زیاکە ئێمە بەڕاستی لێرەشتا حەزەکەم ئاماژە بەوە بکەم بەڕاستی نەخۆشەکانمان فۆبیایەکیانەیە دەربارەی دەرزی ئەژنۆ کە ئەمە شتێکی زۆر تەندروستە بۆچی بزانی بۆ کیەکەی یعنی بەڕاستی ئایدیایەکی فکرێکی زۆر غەڵەت لەناو خەڵکە هەیە کە بەڕاستی ئەم ئیلتیاباتە کە ئێمە دەرەکەین ئەڵێ لینجی ئەژنۆکە مێنیتە دەرەوە دروست نابێتەوە شتیوانی ئەسڵەن ئەو ئیلتیاباتە کە ئێمە دەرەکەن مادەیەکی غەریبە ئەگەر دەرینەکەی خراپە و ئێمە دەرزیەکە دەرزی ستیرۆیدەکان زۆر جار ئەیکەین ئەم دەرزی ستیرۆیدیانە بەڕاستی ئەنتیڤلامەتەرین لە ساڵەکە 2 جار 3 جار ئەتوانی بیکەی و زۆر باشە بەس شێوازی بەکارهێنانەکەی ئەبێ بزانی چۆن بەکاریە چونکە ئەگەر بێت و بەرکڕەکە ڕاگەکە بکەوێت لەواشێ ئەگەری خراپبوونی زیاکات بۆیە زۆر باشە و هیچ خراپیتیان نیە چیکە بەکارە هێنرێ بۆ کەسانی کە
بەردەوام ئازاری پشتیان هەیە هەمیشە ئێوەی پزیشکی بەڕێز ئەوانەی کە گرفتێکی ئازاری پشتی و بڕبڕەکانیان هەیە ئەڵێ بڕۆ مەلە بکە بڕۆ بۆی کە بتوانی لە دەرمان دوورکەیتەوە بە سروشتی خۆت باش بیتەوە ئەمە تا چەند چارەسەری سروشتی پێش دەرمانیش ئێمە کۆمەڵی ڕێنمایی کە ئەدەین بە کەسەکە کە بۆ نە کەسەکە تووشی فەقەراتی پشت بووە ئەڵین زۆر وەستانی نەبێت چووکە بەڕاستی هەتا زۆر بوەستیە هەروەکو سیارێک ئەگەر بێت و لەدە بڕوات وەک لە 100 بڕوا کامیان کێشی زیاترە ئەگەر بێت و لە 100 بڕوا کێشی ئەو سیارە کەمترە بێتەوە مرۆڤیش بە هەمان شێوە زۆر دانیشتن دکتۆر زۆر دانیشتنیش بەڕاستی بۆ ماوەیەکی زۆر ئەگەری توش بوون بە ئازاری پشت دیاکە بۆیە بۆ وەک بەڕێستان باش وایە سەرینێک ئەلێرەیە بێ بۆ ئەوەی ئەو قەوسی پشت ئێمە چوار قەوسیمانەیە لە پشتە مل پشتی ناوشان ناوەڕاستی پشت لەگەڵ کلێنچکەیە چوار قەوسیمان هەیە ئەم قەوسیانە بە تایبەتی مل و پشت باش وایە ئەو قەوسی ون نەکرێت یعنی بۆ نە من کە ببورێن بەم شێوەش ئاواڵم من کە دانیشم ئەبێ سەرینێک ئەلێرە بێ قەوسی پشتم دروست کاتەوە بۆ کە قەوسی پشت دروست کاتەوە میکانیکی پشتە تەندروستە بێت زەختەکە دابەشە بێت کە پەستانەکە دابەش بوو ئازارەکە لەسەر بڕبڕەکانی پشت کەمترە بێتەوە بە ماوەی دوو کاتژمێر دانیشتن ئاوازیانمان پێ ئەگەێنێت بەڵێ کاتژمێرێک زۆر باش وایە بۆ نمونە کاتژمێرە دانیشتی ئەگەر بکرێ بۆ ماوەی 5 خولەک بەڕاستی بڕۆی بەپێ زۆر تەسیری هەیە باشە من زوو هەڵاسم بەڵامی ترەوە ئەم پەیوەند بۆ خۆی کردیەوە پرسیارە دکتۆر ناجوڵە لەویا دەستەکانی خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر بەخێر.